کاتیاتی خەڵکیشی فەقیری زۆری تایە باشە و خەڵکی فەقیری ئەی نابێ بڵێن بژێوی ژیانی لەسەر چییە وانە کەواتە ئەم بژێوی ژیانە ئەم ژیانە قورسیە کە لە ناو ئەم وڵاتی ئێمەیە هەیە وای کردووە کە ئەم تەجاوزە هەبێ بەڕاستی جاساگەراوە بە چاو سەیریکەی ئەم هەمی پیاوی فەقیرە تاجرێک بێ ئیتر هەر ئیشێکی هەبێ دوکانێکی گەورەی هەیە لەوانێ بژێوی ژیانی خۆی بە زیاوە بڵێن پەیدا بکەوانە کەسی سێرەکەی ناچێ بڵێن هەمووشی نا با قسە لەسەر هەمووی نەکەین ئەوژاگە نسبەتێکی بۆ دامنێن هەمیشی ناچێ بڵێن بیکاتە گەراجێکەوە دوکان لە کاتی مناسەباتەکانانی تۆزە شتە بەنە پێشوانێ لە سا هەشتای دوکانەکان هەریکەن بۆ ئەوە بڵم بۆ ئیشەکە و گاسپێکێ ئەگەر بە هەمووی بە ئام ڕێ لێ بژیرێ لاچە منیش ناتوانم بیکەم دوکانەکەی خوگی خۆمان نیە دوایش مەغزن لە چۆخۆ شوێنەکە دیاریکراوە ئەزانرێکە مەغزەنی تیانە مەجبورین کەوای لێ بکەین حق و قانونی شەرعی هاوڵاتی بەسەر شۆستەکە بڕە بەڵام لە ئێمە لە هەمان کاتە هیچ حلو چارەسەرێکمان نیە جارێک نیە و دوان نیوسیانی و هەریەن و لە کاتی دەنگانەکانە هەموو کاتەکان وعد و عودیەک بە خەڵگەیەن و تا ئێستا هیچ نەوەڵا هیچ ئەسەرێکی نیە و هیچ لە ڕاستیەکە و نزیک نییە نەگەەوە هەڵەکەوێژینا زۆر ڕاستە مەزرێکی ناشینە لامە ناوە لە سەرمان بەشمان ناکە ئەو نییە ئەو بەسێ ڕۆژ چوار ڕۆژارێک ئەم جاوەکاری کە خەڵوزی شێ شوێنی کەمانی لەیدانێت شارانی پێلا نەبردوین تا ئێستا ئاخی شارانی و چیە لەوە ڕاستێکی بەس شارانی و بەرپرسەلەوە ڕاستە بەزێمە ئەوە وەکو دامان ناوە ئەوە کاتیە ینی وەجبەمان بۆ دێ و ڕۆژە دوو ڕۆژ محتەلەبێ و بارەکرێ ئەیناوەکو تەجاوز تۆزێ تەجاوزە بەزیانی ڕێی خەڵکی نەگرتووە ئەگەر لە ماوەی دوو سێ ڕۆژە بێتە هۆی کە با بڵین بێزارکردنی هاوڵاتیان کە بەستە شۆستەکانە ئەڕۆن شتێکی باشە شتێکی باش نییەنەوەڵە چۆنە شتە باشە چاک ناکرێت چاکی ئەەکەین بەجێستا چۆنەڵی جێگامان زۆر نییە ئەوەش کاتیانی ئەمی بۆ دوو سێ ڕۆژە تیلاچێ خۆمە حەز دەکەین هەچیشی پێکەین کە بەڕاستی شوێنێکی گەداژیری کردووە یەک تەجاوزە دوو مەزەری سەر شۆسەکەش ناشینەکە ئێرە شوێنوانێ ئەگەر دوکانیان بۆ دابنێ لە شوێنی خۆیان بێت بەڕاستی یعنی ئەمی شتەکان ناباتەوە چ جام بێت چ دەرگا بێت بەڵام شوێنی لە شوێ دابنێت خۆ دەزانین لەم ڕۆیە ئەزمەی شوێنە دەیان جار وعد و بەڵێنان پێداون بەڕاستی شوێنان بۆ دابینکەن وڵی تاوانەوەی کە بەپرسە حکوومەتەکەیە بەڕاستی تاکید ئەشارانی بەپرسە بەڵ بینیمان شتێکی مەنزەرێکی جوانی هەبوو تەجاوزی نەکردبوو مەسەر شتەکانی داوناوە بەڵام هەندێک دوکانێت تەجاوزی کردووە بۆ وەڵی ئێستا هەنێ شوێنەی بادە سەرجادە بە زۆکو خۆم ئەم لاملای هیچ پێ ناکەم چۆ سێ و دوکانی ئەم دیوم کە ئەو دی خوارتر بەشی خوارتر هەمویاتۆتە دەرەوە بەس ڕۆژە دوو دەبم دانام لە بەشی دەرەوە شارەوانی هاو بەبێ ئەم لاملا بردیان بەڵێ من ناوم لە هینەکان نووسراوە لە ئاسنگەرەکان تا ئێستا ناتونەوە بەلام چواکە چوون بۆ دایری شارەوانی ئەڵێن کاکە بچۆ بۆ فلان دایرە چۆ بۆ فلان دایری تا ئێستا جوابێنە نەژەڕێنەوە تۆ عەرزێکم بۆ تەردیکە بە من شتەکان لابە ئێستاش ناومان نووسراوە بۆ عەرزەکە لە هەشتاوە ئێمە ئاسنگەرین تا ئێستا دایری شارەوانی ناتۆ بۆ لامان بڵێ کاکە خۆم چواکە چوون بۆ دایری شارەوانی هیچ جوابیان نەداومەتەوە کە لە سی دابووی دوکانی فیتەریەکە بینیەوە یان دوکانی ئاسنگەرێکە بینیەوە ئاوە بۆ شکڵ نەخێر نەبینیەوە بەڵام حکومەتی شتی بۆ تەرتیب کردووە هەموو شتێکی بۆ تەرتیب کردووە کە ئەو کابرا بچێ لە ئیشکا ئێستا من ئامادەم شتەکان لابم وەرە ئاسنگەرەکانی ناوبازە هەموو ئەرزۆشتیان وەرگرتووە بەڵام ئەوانی دەرەوەی شار هیچیان ناناوەت ئەوانی دەرەوەی گوزەرەکە بێ عەرزێکم بۆ تەرتیبکەم باس بێنێ شتەکان لابم و بەسەر چاو بەسەر بڕۆ داواکاریەکەم ئەوەیە لە بەرپرسانی کورد لە هەمویان کە ئاوڕێک لەم ئاسنگەرانە بنەوانی و پشتگوێمان نەخەن خەڵکەکە بڵین تا شتەکە لە دەرەوە نەبێت دانابەزەیە سارێک ناوەستێ کە شتەکە نەبینێ ناوەستێ بۆ شتکردینەکەی تۆ کێشەکە هەر من نیم حەت لە حکوومەتەوە هەروایە تا ئەگا بە دوکاندارێک
بۆتەوە ئەم بازارە پارکێکی بۆ دانێ بۆ ئەم ساران لەسەر شخصەکان دانێت و نەبێ بێتە جاوزێک بۆ ئێوە بەرەڵا بیلەوە کراوەتەوانە بەڵامی تر دیارە ئیمالی تیا کراوە بۆ تا ئێستا نەکراوە وەکو پارکمان بۆ کراوەتەوانە بەڵام کەمتری خێنە پارەکەوانە چکە لەمەوەی ئەخیراکراوی مانکە بکراوە وڵای زۆربەی کاتەکان بڵین مشتری لە ڕاگرێت زۆربەی زۆری مشتەکان ڕاگرێ یا تا صاحب دوکانەکە هەیە ئیشێکی کاتی هەیە ڕاگرێ و دوای ئەڕوات جەنابەت کۆمەڵێ مقاباوشتیوا فڕێراوە لە بەردەم دوکانەوە چکە دوکانەکە ئەمە میکاشی و مەقسە مقابا فڕێ نادیمزانی دوکانەکانی تر شتەکانی لەبەرەوەی تەنەکەی خۆڵەکە لە بەردەم دوکانی ئەمەدانراوە زیاتریەوەیە هەموو خەستەخانەی پێویستە پارکی تایبەتی خۆی هەبێ بەرامبەر خەستەخانەکەمان لە باتی پارکێ سێ پارکی لێ هەیە بەڵام ئەوەیە هیوا هەیە حەزەکە لە بەردەمی خەستەخانەکە ڕاوەسێ ئەتوانی بڵێ تەمەڵی کەس ناوێت دوو هەنگاو بە پێ بڕات حەزەکە سیارەکەی لە بەردەمی ئەو جێگا ڕاگرێکە ئیشەکەی تایەتی کە نەخۆشی خەتەریان پێ بێت بێنە بەردەمی خەستەخانەکەوانە تا نەخۆشەکە داگرن دوای ئەوە سیارەکان توانە جێگای کە ڕاگرن ناکرێت ئەو شتانی کە لە دەرەوە داوناوە بکرێت برێنە ژوورەوە باواقعی وایە ئەکرێت ئەی بۆ نەوە بردووە واقعەکە چی پێ بڵام ئەیتر ئەمڕۆی معیشە شوێنەکەمان وایە تر خۆمان منتیقی سنائیمان بۆ دانێن کە بشینە ئەوەیتر ئیشمان لە سەجادەکان نامێنێ ئێستا بڵێن بە بۆنێ و ئارزانەکە وەرمانگە تۆ شتێکی باشی بۆ کردوین بەس تەبعاً کارە نەکارەبان نەشتێکی تیان نەبێ ئیتر ئێمە شوێنمان هەر ئێرە ئیتر شوێن ئەچیتە شوێن نازانین بەڵێنیان پێیان کە سێ چوارمانێکی تر هەموو شتەکان بەڵێنیان پیان بۆ ماوەی سێ مانگیکە شوێنەکەمان بۆ چاکرێت بێ خەدەماتی کارە باش ئەوە کاتیە لێوادایانی سا و قەراقی شۆستەیە بڵێن شکاوە بەس دەبەرەوەی خەڵک لێیان نەکەوێت ئەو شتەمانداناوە بەڵێ ئەو سا ئەتوانی کامێرەکەی بخەیتە سەر سەیریکەیت ئەم دوکانە داناوە بەڵێ ئەو شتانی هەڵی شواسیوە زۆرێک تەجاوزە وانە بەڵێ تەجاوزە وڵای ئێمەش لە کاتێکە داوام نەبێت زیاتر ئەو شتانە گیان داوام هەبێ خێنە ئاستی خۆی یاکو کاتێککە داینێن بەڵە خۆی ئیزعاجکردنی خەڵکیشی دیارە حاڵەتیوە بەس شتەکەش فجاتەن ئێستا خسمانە پێشەوە بەڵای خۆی حەقی خۆیت هەموو کەسە قانون یاسای کێ شتەکە بخەیتە ئاستی خۆی بێگومان ڕێگەی هاوڕێکەکان گرتووە بەڵام ئێمە داواکەن جانەکە ئەڕبانە نەگرێ ئێمەش پێمان خۆشە دوکانەکە نێ دەرەوە مەجدا من زانم پێم ناخۆشەوە هەموو کەس دوکاناری پێ ناخۆشەوە کەس پێ خۆش نییە چی کرا بۆ ئەو ئەڕمانش کاسکرارە ماڵ و خێزانانی شوێن شەمە دابینکەن تیانە کاسی خۆیان کردیایە بازاری ئێرە بۆ شێوەیە نییە برای بەڕزم بازاری ئێرە خەڵکە دەست نایە لە نەوعەتی شتەکە معاملەی ناکات بە کەمی خەڵک بێتە ژوورۆ ئینکە هەتا لە دەرەوە هەڵی نەواسی سبب ئەوەیە زیاتر وڵی وانە بێ کە تۆ ڕێگە لە خەڵک بگریت ئەوەش باش نییە تۆگە لە دەروێن زۆر جالیەوەتی ئەپەڕیت لە ناو دوکانەکە نایبینی بەس کە لە بەردەمی دوکانەکە ئایبینیت و ئەچیتە ژوورۆ شتەکەی خۆت پێویستەکەی خۆ دەکەم بەڕێی من یعنی چۆنەڵەتەن ڕێکوپێک بێ بتوانێت خەڵکەی یعنی بە کەیفی خۆی بس هەڵسو و کەوت کاتن زۆر ناخۆشە کە تۆ چەندێکە ڕۆیت ڕێگا نییە دوکاندارە بێ خۆی ئەو هەستە لای خۆی دروست بێتن چونکە هەر شتێک بێ هێن نەدەرەوە هەڵێواسن کەوا لەو خەڵکاکە ناتوانێت هیچ ڕێگا بدا بە خۆی بڕۆ بناوێ ئەچیتە سەر بە شۆستەکە ڕێگە نیێت و بە شۆستەکە بڕێت مەجبوری بچێت سەر جادەکە هەموو شۆستەکە گیراوەوە دەی سەر دوکانەکە ناو دوکانەکە نایێتە دەروناتە سەر جادەکە یاوەتە خەڵکی تریشە بێجگە لە ناو دوکانەکەی تەجاوزێناتە سەر جادەکە داینانەوە وڵاو شتێکی معقول نییە وڵی باش نییە بەڵام چاریش نییە بە شۆستەکان ئەبینی بچووکە جادەکان هەمووی تەسکە هەر ئەوەنە مەجاتێک کابرا ئەفزی ئیشەکانی کورکات بۆتە عادەت شتەکە هەموو دوکانیە ئەم جادە بگرێتە ئەو سەر هەتا ئەڕاتە هەر شوێنێک هەموو دەسە جادەی خۆی ئەرزی خۆیەکات کەسیش ناچێت بەلای شوێنێکترە بڵێن بەردەم کەسێک تر داگیرکە هەموو بەردەم دوکانی خۆی دوو پارچێنات و دەرەوە ئەرزی دوکانی خۆیەکە تازت بووە چارەکەشی ئەوە نییە بڵێ باگەشتەکان بێتە ژوورەوە ئەی نەهەوە چارەکە هیچی تر نییە ئێمەشمان زۆرە بەڵام پێمان شتێکی جوان نییە شت بکەینە بەردەرگاوەکو مەجموعەیە لێرەنێ دەرەوەی دوکانەکە هەر دیاریدەیەکی ناشرین شەخ کەس ئیزدیحامێکی زۆریشیان ناوەتەوە لەم مەنتیقەیە خاسەنە کۆنە فرۆشانەوە ئەمانێکە ئەم کورسیانە دانێنە بەر دەرگاکانە شتێکی جوان نییە بیخەنە بەردەم دوکانەکە نێمە بەعکسەوە شتەکانی نەژووری شەوانێ و زۆر شتێکی احتیاطیشە لە دەریشەوە خوارزکەیە بۆ خەڵک بەدەست خەڵک وایە
هەمویان سەر جادەگانیشیانەکەن مەجموعەیەکن لێرانەیە ئەو گوزەرانەوە ناخۆش کردووە کە ئەوە شتەخەنە بە دەرگا لە ئێمە خۆمان بەنسبەت خۆمان ئەو شتانە پێمان حیبەت دیاردەیەکی ناشری محاسبەی خەڵک بکەین و کابرا لە سارەکە ڕاگەچێت و بەرەو شتێکە کرێ من پشم بڵ بکە لە ڕای مەکرا لەسەر شۆستەکە ڕاگیراوە ئاگاداری سارە ڕۆشەکە ئاگاداریم نەشر وتیان هیچ جەنابکە نەبەخواخواوەشی دی من میتر شتەکەم بۆ بە چاوی کرد هەچی هێنایە دەرین ناچاری وی تەنیشت دێنێت ئاوای شتەکە بۆ بە چاوی ئێمە سەرتون لای خۆتە و چاولیەکەریە لابەری ئەو عادەتە لابەری ئەگەر هەمووی بە تەنیش بنەوە لای بەرێ و نەیە دەبێشەوە زۆر شتێکی چاکە هەم جوانتریش ئەگەر تۆ فێرام بکەیت جا ئەگەر من بە قسەی بکەم زۆر شتێکی باش ئەسەوە بردوومەکەناوە لە ناوەوە تاوانەوە هاتۆتە پێش و شتەکانی منیش دیار نیم چاک بەڵام شتەکە بۆ بە عادەت میشەکە وای لات بۆ بە چاوی وەک شارەوانیش حسابی ئەویان بۆ کردوون ئەوەندە تقریبا لە 70 سانتیمەوە زیاتر نەیە ئێستا بۆ نمونە ئەو سیارەیە دایری مرۆریش نییە تۆ ئێمان لە ڕێ خۆمانەوە بۆ خۆمان چاقی نەک مرۆ چاکمان کە هەیە شیشکە پێمان بدە چاک ئەم ژیانە قورسێکە لە ناو ئەم وڵاتی ئێمە هەیە وای کردووە کە ئەم تەجاوزە هەبێ بەڕاستی لە سایە هەشتای دوکانەکان هەرێکە حق و قانونی شەرعی هاوڵاتی بەسەر شۆستەکە بڕە بەڵام لە ئێمە لە هەمان کاتە هیچ حل و چارەسەرێکمان دوکاندارە بێ خۆی ئەوەستە لای خۆی دروست بێتن چونکە هەر شتێک بێ نەدەرەوە هەڵێواتن